بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەرانی ئازیز خۆشەویستان، ئەم کاتتان باش. ئەمڕۆ لاڵقەیەکی تازە لە بەرنامەکەتان، بەرنامەی دوانگەی خەڵک و بەرنامەی کە هەمیشە هەوڵ دەدا دەنجی ئێوە بگەێنێ و ئەو کێشە و گرفتانە باز بکا کە ئەگەر بێت و لای لێ بکرێتەوە حکوومەت بەخەبەر بێ و چارەسەریان بکە. باس و بابەتی ئەمڕۆ بەداخەوە دەڵێم چێ بەرپرسە لە زۆری ڕووداوەکانی هاتوچۆ. بەر لە هەموو شتێک خوای پەروەردگار ڕەحمی خۆی ببارێنێ بەسەر ئەو خێزانانەی کە لەم چەند ڕۆژە بەداخەوە مناڵەکانیان لە ڕووداوی هاتوچۆ چوون. خوای گەورە بە شەهید قبوڵیان کە خوای گەورە جێگایان بکاتە بەهەشتی پانوبەرین و خوای پەروەردگار شیفای بریندارەکان بدە. خوای گەورە سەبر و ئارامی ببەخشێ بە خانەوادەکانیان، بە خزم و کەسیان، و خوای پەروەردگار هەموو ئەو خانەوادانەی کە ڕێگا خراپەکانی کوردستان بۆتە هۆکاری ئەوەی کە جان لەدەست بدەن، بریندار بن، ئەندامێکی جەستەیان لەدەست بدەن، خوای پەروەردگار ڕەحم بە حاڵی هەموو لایەکە و شفایان بۆ بنێرێ و ئەوانەی کە مردووشن جێگایان بەهەشت دێ ئینشاءالله. ئەگەر ئێمە لە وڵاتێکی هەژار باینایە، ئەگەر ئێمە لە وڵاتێک باینایە نەوتمان نەبایە و غازمان نەبوایە و داهاتێکی بێهژماری ناوخۆمان نەبوایە و وڵاتێک باینایە کە پێداویستەکانی دروستکردنی شەقام و ڕێگاکانمان، ڕێگاوبانەکانمان لە دەرەوەی وڵات بهێنابە، ئێمە دەماوت قەیناکە لەبەرەوەی وڵاتێکی هەژارین. بەڵام کارەسات ئەوەیە کە ئێمە هەموو شتێکمان هەیە، ئەوەش حاڵی ڕێگاوبانەکانمانە، ئەوەش دەبینین کە ڕۆژانە خەڵک چۆن دەبن بە قوربانی. مام جەوهەر سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش. سڵاو لە جەنابێت جێگەی دەستخۆشیە. سوپاس دەکەم مام جەوهەر. ینی بەداخەوە دەڵێم، ینی بەداخەوە دوای 33 ساڵ ڕێگەم بدە بەتەواوی با خزمەت کە مام جەوهەر، ما خزمەت ئەمە لە قسەکانت دەگەم با بچمە ناو مۆزوع. فەرموو. ئەو حکوومەتە حکوومەت نییە، بۆ حکوومەتی دوو بنەماڵەیی هەژدەهایی دژ بە کوردن. ئەوانە هاتەوە سواکە بۆ ئێستا 13 ملیاردێریان هەیە، 100 ملیۆنێریشیان هەیە، سەدانی چی 10,000 ملیۆنێر هەیە لە کوردستان. جێلەبی 16 هەموو کوردستانیشان کۆنتڕۆل کردیا، ملەتیان برسی کرد، ملەتیان کردە کۆیلە، ملەتیان نەخۆش کرد، ملەتیان پێرە حەشەش دەژید ئەوە کرد. ئەوانە ئەگەر حکوومەت بان، ئەولادی ئەو وڵاتەی بان، هەندە ئاڵای کوردستانە لە مسەریان دانەما دەبای ئێمە وڵاتێکی ئەوروپی شانازی بە کوردستان بکردبا. بەڵام ئەوە خەون و خەیاڵە نایبینی. هەر لە شێستیەکەوە ئەوانە مەخابەراتی ئەمریکی و ئیسرائیلی و ئێرانی تورک و عەرەب و عەجەم بووین. دەستیان لێکسەوە بانمو نەکردەوە بنمەوە. ئەوڕۆ بە ڕێژکا قوبان لە کۆیەیە. چوومەکە قایم قامێک گوتم عەریزەکی دەدەمێ، یەکە کات خەبەری دامێ گوتە قایم قام دەرێ با بڕوە لە تەلەڤیزیۆنەکان قسان نەکە. وڵا لەو عانەی هاتمە خوارێ ئێکەی دوایە گوتیا بە تەلەفۆن قسان بکە، وڵات گوتی ئەوە لە مەڵبەندم سەربی وەرەکەم کاقوبات ببینی. گوتم بابە لە بۆ ڕاپەڕی ناتم دەرتان کردم. وڵا هاتمە خوارێ قوبات تاالبانی داسکا قوبات ئەمیز عەریزەکەم ڕاگرت و سیارەکەی ڕانەگرت. هاتمە پاسی ڕێم ئەوەم کرد هاتە مەڵبەند، نووسراوەکەم نووسێ داوای مافی خۆم دەکەم حەبتاسان لە ئەیلولی هێشتا 6 بەسەرێتێتی 100,000 سم لە متخۆی کەمتر غەدر لێکرا لەبەر دەوی مەڵبەند گوتیا مام زۆر مەمنوع بچێت. گوتم با بۆ جێگیری سەرۆکی حکوومەتە معقولە ناگوتی نابێ دارا کوردی بەڵام ێستاونی ئەو میلەتە قبوڵیەتی برسی کە دەربەدەری کە ڕێگاوبانی لێ تێک بدە، گوندەکان تێک بدە، ئەنپالێکی کەی بکە میلەت قبوڵیەتی. حاساری ئەو میلەتان بوویتە ماساسی مەسینە هەڵگر و کۆیلەی بەدەستی ئەوانە هەرکی ئەنپارتی و ناحەزەماندێ بە 3 ملیۆن دینار تەقاعد بۆ گوێی لێنێ هەموو کوردستانە ناو بچی. هەموو شارێکیان بە 6 ملیۆنە هەمووی ملیاردێرن. بەڵام ئەوەی مامدەوەر هاوار دەکا ئێک برێم ئەمن مەمنونی خۆمە، نە عەشیرەتم نە قودرەتم نە هیچمەیە، قایم قامک دەترسێ دەرە باڵمازەوە قسە دەستەکان خۆش. زۆر سوپاس مام جەوهەر، زۆر سوپاس. ئەوە ڕاستەکە. زۆر سوپاس، زۆر سوپاس. کوردەخان فەرموو لە هەولێر. بەڵێ بەڵێ فەرموو. کاتت باش کاتت باش خوشی بەڕێز.
باش کاگەنێت سپاس بەڕێزی زۆر سپاس فەرموو دەستخۆشی لێ دەکەم و بەداخۆش لە ڕووداوە ڕوودا بەداخەوە بەریای سەبووری لە بۆ کەسوکاریان و خی گەورە لەیان خۆشبی ئینشاءالله و دوا ڕوودا و بتێ لە بۆ کەسوکاریان ئینشاءالله بەڵێ کاگەنێت بەسەر تەوەرەکەی قسەی دەکەم ئەم باسی سیاسەت ناکەم کاگەنێت بە خۆت دەزانی لە دینی ئیسلام ئازادی زۆر گرنگی پێدرا ئازادی ئازادی لە بازوی ئیسلام زۆر زۆر فراوانە خی گەورە کە باز دەکەم بەڵێ کوردەخان بڵێ ئەمن پێغەمبەر دووری خوای لێ کە ساری مەکە و مەدینە زۆر زۆر خۆش دەویست هەر بە گریانەوەش هیجرەتی کرد ساری خۆی دەجێدێت کاگەنێت وایەوە نییە ئەجا ئەمن دەست باسی شاری خۆم کرد یانی بەرگرین کە لەو بازاڕە جوانانە دەست شاری ڕێ کەم لە شارە لەدایک بوومە باسی سیاسەتی نەکردیە شاری لەدایک بوومە گەورە بوومە ئەو هەموو تەشیر و سیپایەتی و بوختان و قسەی نابەتی بەمن دەرن ئەو پەیوەندیدانە دەست دیفاعم لە شاری هەولێر کرد یەک پەیوەندی وەرمەگرە یەک دەرەکە سەوداخەیەک دەرە کۆیلی و ماساوتیە دنیا بن ئاخرەت قەت نابێتە کۆیلی کەس ماساوتیش لە ئاخرەت ناوەشێتەوە قەت تەنها ڕاستیەکانم گوتێ کاگەنێت دەزانین چێ کوردەخان تۆ جەنابەت باسیەوەت کرد کە ئێسان ئازادە لە چوارچەوە و سنوورێک بەڵام بەڕێزت نازانم من تا ئێستا لە جەنابەت نەگەیشتمە کە چەند زار پەیوەندی دەکەی دەڵێ موچە عیبی نییە ئەخە فەرموو ڕێنجی بەس با قسەکان بکەم ئەزە جێل لێ ڕادەگرێت گەورەترین غەڵەتی کورد ئەوەیە بیر و ڕای ئازادی قبوڵ نییە یەکتری قبوڵ ناکەیت بیر و ڕای جیاوازە بەس گوێ لە برای خۆت بگرە بەس گوێ لە برای خۆت بگرە من وەکو خۆم لە 8 نیسان لە 8 چوار موچەی مانجی سێم وەرگرت ئەمڕۆ 15 پێنجە دەکات چەند 20 مانجیش مەعاش وەردەگرم یعنی تقریبا دەکا مانگێک و 15 ڕۆژ يعني تۆ دەڵێ موچە چارەسەر بووە هەموو دنیا دەزانین موچە چارەسەر نەبووە کە تۆ ئەو قسانە دەکەی خەڵکێک پێی وایە کە تۆ ئەمن ئەو بەرنامەی بەڕێز بە بەرنامەی خۆم دادەنێن زۆر ڕێز لەو بەرنامەی دەگرم بڕوا کاتە ئێستا بەزارین لە کەناڵی ئێناسی نەکردیا سپاست دەکەین دەست خۆش بی چونکە بڕوان بە سیاسەتی یان نییە بڕوان بە سیاسەتی کۆمەڵی لایانی ئەم سەربەلایەنێکی جیاوازە کۆمەڵ بن بەس ئەم سیاسەتی کۆمەڵم زۆر زۆر بەدڵە پێشیان هەیە خزمەتیان هەیە لە ڕاپەڕین دەستداریان کردێتی کاری خێرخوازی دەکەن ئەمە نابی بە خراپ برێن خراپ بە باشی بین باز دەبێ وا بڵێ دەبێ بە ڕەش برێن ڕەش بە سپی برێن سپی بەڵێ ئەمە دەبێت ڕۆژی سپی لەلایەنەکان ئەمن سیاسەتی کۆمەڵم زۆر زۆر بەدرە بەڕاستی دواتری خۆ دوکاندارەکانی شاری هەولێر هەموو پارتینی ئەمە ناخمان بکە ئەو دوکانە جوانانە دەستان و کاسوکارن ئەمن تەنها باسی ئەوەم کرد هەر پارتی ئازادی دەرکردی بیر و ئازادی قبوڵ ناکە خۆ ئەوانەی لە بەرنامەکەی بەڕێز تەشیریان بە من کرد پارتی نەبوو هیچیان نامەسەلە لێرە پارتی و یەکێتی ئەو بابەتە نییە زین چۆنە خەڵک ئێستا زین چۆنە کوردەخان ئەمن پەیوەندی تر لەگەڵا کوردەخان زین چۆنە خوشی عزیزم بابەتەکە ئەمن زیاتری خەڵکەکە لەوەی کە لە قسەکانی جەنابەت ڕەبوو تۆ لە هەفتەکەی ئەولاتر وتت ینی بۆ نمونە لەی کەژەمەکە ولاوتت موچە عیبینە و تەواوە و هەموو لە کاتی خۆی دێ هێشتا موچە دابش نەکراوە ینی خەڵک لەوەی گلەی هەیە کە شتەکەی تۆ نازانم تۆ بە شێوازێک بۆ دەڵێکەوە کو برێت بە پەلار و بە تەوسەوە قسەکە دەکەیت من تێت دەگەم من تا حدێک بەس خەڵک ئەوە نازانێ هەندێک خەڵکی نازانێ والله کاگەنێر ئەمن زۆر ڕێز لەو بەرنامەیە دەگرم زۆر بەڕێزی تۆ لای ئێمە ئەزداری لە بەرنامەی ئافریەکە ئێستا نەکردەکەون لە هۆڵندا بەڕێزێکم لەگەر تەمان سوپاست دەکەم هەمیشە بەردەوام بە لە پەیوەندەکانت و لە ڕاو سەرنج و تێبینەکانت منیش پێشوازی لێ دەکەم و دەخەمە سەر و سەر چاوم خۆشی عزیزی زۆر سپاس کاروانجان لە هۆڵندا سڵاوی خوا لێ بێم کاتت باش کاکاروان ڕێگاوبان بۆتە مۆتەکەیەک بۆتە بەڕاستی کارەساتێک بە زۆرێک لە خەڵک ینی ڕۆژ نییە ڕووداوێکی هاتووەڕووندا بە هۆکاری خراپی ڕێگاوبان بە هۆکاری پابەند نەبوون بە هۆکار
ینی ئەمە بەرنامەکەمان ئەوەیە تۆ پێ دوایە بۆ چیە چێ بەرپرسە لەو بابەتە؟ والله مامۆستاجان بە ڕێخەچینە و تەوەرەکە و باسی ئەملاولان ناکەین وەکو هەندێک کەس کە پەیوەندیەکەنەوە پێشینە و جوانە قەدیمی لای خۆمان ئەڵێ قسەی خێر بکەی بۆ قەومێک بۆ میلەتێک بۆ کەسێکە خێرە و هەر باشە پەیوەندی ڕێگاوبانەکان لە عالەمە مامۆستا ئەنوەرجان سێ هۆکار هەیە با باسی حکومەت نەکەین ئەوە حکومەت هیچ علاقەی بە حکومەتەوە نییە دوایی بەیێنێت حکومەت ئەم پاسەی کە وەرگەڕاوە لە ڕێگای کەفری کەلار طبعا ئەو پاسە چوار نەفەری تیا بووە لێرەوە سەرخۆشی نەفەری تیا بۆ چواریان وفاتیان کردووە زۆر بەشیان بریندار ئەو چەند نەفەری تیا بۆ سایاقەکەش بە زەندوێتی سەلامەت دەرچووە ئەو پاسە لەواتێ سرعتێکی وای هەبوو بێ ئەگەر تەماشای پاسەکە بکەیت لە وێنەی لە وێنەکە دەرکەوتووە کە بڵاو کراوەتەوە لە پەیجی پەیامە بزانە چۆن لول بووە هەڵبەتە دیارە خەلەلێت هەیە خەلەلەکە چییە؟ لە ستانداری جیهانیە خێرایی نەبوونی ئەزمون بارزۆخی کەشوهەوا لەبار بووە بەس دیارە و کابرایە و سایقە و شوفێرە ئەزمونی نەبووە و خێرایەکەشی لە ڕادە بەدەر بووە ئەمە سەبەبێت سەبەبی دووەمی لەوانەیە کەسێک بڵێ خەتای حکومەتە زادەوبانەکان بووایە بۆ ڕێگاوبانەکان دووسایەت نییە خەتای حکومەت نییە خەڵک شوفێر ئەگەر شوفێر بێ مامۆستانوەر تۆ سیارە پێە ئەزانی جازەکە بە عمل نایە ئەزانی حکومەت نییە ئەزانی ڕێگاوبانەکە باش نییە ئەزانی سیارەکە و بە عملی هەڵگرتووە ئەبێ ئەگەر لە خۆمی بە حکومەتی خۆ ڕاستە لە وڵاتان حکومت ئەبێ ڕێگاوبان تەرتیبکە خەتدانێ علامات دانێ شتدانێ بەڵام کە لە کوردستانە ئێستا بۆ نمونەیە بە حکومەتمان نیەیە دوو ئیدارەیە با بڵێ ئیدارەی هەولێر یا ئیدارەی سلەیمانی دوو ئیدارە ینی بە خۆمان هەڵ نەخەڵەتێنین ئیدارەی هەولێر ئیدارەی سلەیمانی با بڕۆ مامۆستایەکە لە هەوڵەداوە سەرکەوە بۆ بەریتانیا هەر بە قیتار بە سەعات نییە چیتە لەندەن بەبێ ئەوەی یەک مشکلە قیتار بە سیارە ڕۆی بە قیتار بۆ لەبەرەوەی حکومەتی تایە ئەمە حکومەتمانە ئەم شوفێرە شتێکی کەسێ مامۆستاوەتخوا باوە بۆ تەلەڤیزیۆن بۆ خەڵک بە چاوڕوونی بێ ئەم کابرایە لەواتی ئەزمونی کەم و بێ ئەم چوار نەفەری کوشتووە خوا عافیاکە و بەحجی بری شاداکە بەس ئەگەر سبەینێ بە ڕەبتی کەفارەت عافو بکەیە حکومەت عافوکە بە سڵحی عشایری دووبارە سیارە لێخۆێتەوە شەشی کاکوژێ ئەمە کێشەکەیە مامۆستاجان بۆ لە ئەوروپاوان نییە لە ئەوروپاوانە سامی ئیجازەی لێکەرەوە ناوە هەتا ماوە سیارە لێ نەخوڕێ مامۆستانوەر ئاخر ئێمە با شتێک بڕین بە خوێنی میلەت ڕزایشم بۆ خەڵکی کەلار و کفری هەیە وەرە و ئێمەمانان من و زەنابە لە کەلار و کفری و دوورین تۆ لە هەولێری من لە هۆڵەندا من خەڵکی سلەیمانیم خەڵکی کەلار و کفری بە ئاگادار بن ئەو سایقانەی کەلار و کفری من لە تەمەنی 6 ساڵیەوە گەرەولان دیوە کفریم دیوە خانەقینم دیوە دەربەری خانم دیوە ئەو ڕێگا پیاڕۆشتم داوایان لێکەم سواری هەموو کەسێ سواری ئەو سیارانە نەبن کە نەزانن سایقەکە تا چەند ئەزمونی هەیە تا چەند لەبارە بۆ ئەوە یعنی ناکێتەوە معاملەیەکی لە سلەیمانی بە سواری هەر سیارێبی کاکە معاملەکە مهمە مامۆستایە گیانی خۆ لەبەرەوە ئەزمونیان نییە حساب بۆ سیارە ناکەن حساب بۆ ڕێگاوبان ناکەن حساب بۆ حکومەت ناکەن حساب بۆ نەفەرەناکەن مامۆستا ئەنوەر خوا یەکشتی کەش لە هەموو دنیا یابان ئەڵمانیا هۆڵەندا ڕووس سین کە سیارە دروستەکە کەتەلۆژێکی داناوە کەتەلۆژێکی یاوە بە سایاقەکە ئەڵێ ئەم کەتەلۆکە زانیاری ئەم سیارەیە ئەڵێ سەقفی ئەم سیارەیە لە قووەتی 200 کیلۆیە ئەپسڕێ نەفەرەکانی دەکوژێت ئەم حساب بۆ نەفەرەکە ناگە حساب بۆ سایاق بۆ ڕێگاوبان ناگە حساب بۆ حکومەت ناگە حساب بۆ جێگا ناکە ئەمە کێشەکە ئەنجا دوایە بێ بڕێداکرا خەتای حکومەت حەقەتا خەتای حکومەت نییە ئەو شوفێرانە سەریع لێخڕن مامۆستانوەر هیوادارم جارێککە ڕووداوی ئەوە دکتۆرگە ڕوونایەتەوە بە دەستخۆشی لێوەژەکە بۆ تەوەرەکە و دەستەکانت خۆش بێ خراپی ڕێگاوبانەکان لە هەرێمی کوردستان ئەگەر بین ئێستا ئێمە بەراوردکەین لە سەرەتای بەرنامەکە ژامەژەم پێکرد ئێمە هەموو ئەو پێداویستیانەمان هەیە کە بتوانن جوانترین شەقام جوانترین ڕێگا دروست بکەین بەڵام بەداخەوە تا ئێستای دەگەڵدا بێ
زۆربەی هەرە زۆری ڕێگاکانی هەرێمی کوردستان یەکساییدە و هەر ئەمڕۆ لە سلێمانی ڕێگای تاسنوزە داخرا بە تەواوی 2000 کردیانەوە بۆ شۆفێری بۆ بڵێن سیارەی بچووک ڕێیان گرت لە سیارەی گەورە و هەروەها لە سکتان و هەروەها ئێستا بار هەڵگر نە لە کەرکووک و نە لە کۆیە و نە لە سماقولی و نە لە سکتان و هیران و نازەنین و نە لە سەرگەڵ و بڵین لە بالیسان لە هیچ شوێنێک ناتوانن لە بینی هەولێر و سلێمانی هاتوچۆ بکەن. خەڵکێک پێی وایە کە ئەمە دوو لایەنە هەم حکوومەت ئەنی کە کەمتەرخەمە لە دروست نەکردن و چاکنەکردنی چاڵ و چۆڵی شەقامەکان و ڕێگاوبانەکان و هەروەها خەڵکێکیش بەرپرسە لەوەی کە بار لە حەدی خۆی زیاد بار دەکا. ئەمەش هەرجارێکی تر دەگەڕێتەوە بۆ حکوومەت کە دەبێت حکوومەت یاساکان بە شێوازێک تون بکە لێ نەگەڕێ ئەو بار هەڵگرانە دەیان تەن لە حەدی خۆیان هەر بگرن. کاک ئەحمەد سڵاوی خوات لێبێ لە هەولێر ئەم کاتت باش. هەموو کاتت باش کاگەنەوە. سپاس دەکەم کاک ئەحمەد گیان. پێت وایە کە ئەم ڕووداوانەی هاتوچۆ چێ بەرپرسە لێی؟ ئایا حکوومەت وەکو کە حکوومەت کەم تەرخەمە لە ڕێگاوبان، ئایا شۆفێرەکان پابەند نابن؟ مەسەلە چییە؟ ینی سیارەکان ئەو سیارانە نین؟ نەخێر من زۆر دا گوتمە ئێستا هەندبارەی ئەکەمە فقط مرور تاوانبارە کەس تاوانبار نییە. بۆ لەبەر ئەوەی شۆفێری باش دروست ناکات ئەگەر مرور خراپ بی معلومە شۆفێریش خراپ دەبێت. دەی مەسەلەن بۆ نمونە من کە ئیجازەکەم وەرگرت لە لای ئەوان هەموو ئەو شتانەی کە پێویستە لە عملی و لە نەزەری هەمووی تەواو دەکەم ڕێک و پێک سایقێکم، بەڵام 2000 کە من پابەند نابم ئەو بۆ ئەو دەبێت لێم پێچێتەوە؟ بەێ بەێ ئەدی ڕێگاوبان من هاتوچۆکە بەسمە هەولێر هیچ پۆلیسە لە ڕێگاوبان نابینم. ئەگەر بەرخلافم کرد ئەدی گوێم بگریتن ئەرکی چێ بە ئەرکی خۆیان ناسی. برای بەڕێزم بەڵێ گیان ئەگەر حکوومەت خرابی یا حزب خرابی خەتای کەس نیە و خەتای خۆی ملەتە ملەت خراپە ئەگەر تشتی وا لە دنیا نییە ملەت باش بێت حکوومەت خرابی بە تشتی واس من فعلێن من وارزانم نییە کە مرور باش بێت شوفێر خرابیت ئەما مروری ئێمەی خراپە مرور خراپە مرور خراپ. ئەی ڕێگاوبانەکان کە یەک سایدە کاک ئەحمەد ڕێگاوە جودا ئەوە مەسەلێکی جواسێ کەلاو نەکەین. ئەگەر ئەو لۆریانەی ئەو بار هەڵگرانەی کە حەقی خۆی بۆ نمونە 10 تەنە با بڵێن 15 تەنە 30 تەن هەڵدەگرێت. بەڕێزم من ئەوڵ ئەلێم هەرکەس بارکی خۆ هەڵبسی مرور بارکی خۆ هەڵبسی با سوێت دروست بکات کاکە جان من مرورای لە ڕێگاوبان نابینم. مرور ئەدی وەکو مامۆستا و لەگەر دایک و بابی منداڵی مەکتەب ئەدی پەیوەندیان پێکەوە هەدی فقط ئێمە مروری لە ئێمە بوویتە کامیرە برای بەڕێزم ئێمە بە کامرە فێرە قانون نابین و من پێم وایە مروری ئێمە حەز دەکات کەلکی ئێمە قانون بشتێنی فێرە قانون نەبێت بۆ غەرامەی بکەن ڕووتی کەنەوە. یعنی پێ دوایە بۆ نمونە ئەگەر لە هەولێر تا دەگەیت دهۆک 5-6 شوێن ئاوا مرور بە سیارە بۆستێ چاودێری شەقامەکان بکە جگە لە کامێرە تۆ ئاوات بێ باشە؟ بەێ من ئەحسن احترام بە کامیرە ناکەم کامیرە هەر بۆ ڕووتکردنەوە خەڵکە ئەبی مرور شوفێر ڕاگری پێکەوە قسە بکەن نسیحەتی بکەن برای بەرزم بۆ خلاف بکەیت ئەگە بە قسەی خۆش نە بە قسەی ناخۆش لەگەر بکەت تاوی دەرکەت بەس مروری ئێمە مرورە درۆزن و سەختە چێ ئینشاءڵڵا مروری باشمان هەیە پیاوی چاکمان هەیە. برای بەرزم ئەم هەندە کارەساتا منە دەعمە ئابن بۆ بارکی خۆی هەڵناس باوەڕ بکەیت تو بڕۆ حەسکەی ئەو ڕۆوای وەرە بجەڕیبینە لە هەولێر بڕۆ دۆک ئەگەر تو مروری دی لە ڕێگاوبان وای ڕاستە نبینی هەمووی ئەتمات کرا دەستە کامێرە ئەبی کاکە ڕاوەسەری پێ کارات کا ئیجازەکەت بدەم ئیجازەت هەیە تو شوفێری بۆ وا دەکەی سەرخۆشی عارەقت خواریەوە چت کردووە هیچ ئەوە پەیوەندی بە حکوومەت وانیە پەیوەندی بە ڕێگاوبان نیە پەیوەندی بە مروریە مروری ئێمە بە هەرکی خۆیان ناو دەستەکانت خۆش کاک ئەحمەد زۆر سپاس بە قوربان دەست خۆش کاک ئەحمەد گیان زۆر سپاس بە قوربان پەیامەکەت گەیشت کە باوکی بینایی سڵاوی خوارد لێبێم کاتت باش دەکۆیە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بسم الله الرحمن الرحيم. كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام. بله صدق الله. فبآلاء ربكما تكذبان. بله. قربان جان زادەی کۆیە هەولێر وەکو دەجێڕنەوە ئەمن جێمان لێ بووە لە مامە حاجەکان و لە اختیارەکان ساڵی 1970 ئەگەر زووتریش نەبێ هەر ئەو زادەیە بەڵام سیارەکانیشمان ماشەڵڵا
زمانە هەموو کۆیە 50 سیارە لێ نەبوو کە ئەو زادێ دروسترا بەڵام ئێستا ماشەڵڵا هەر کۆڵانە تەماشا بکەیت لەوانەیە 50 سیارەی لێبین بەڵام لەگەر ئەوەشدا ڕاستە سیارە و شتەکان زۆر بووینە و مەکاینەکان زۆر بووینە ئەو شتانە بەڵام لە زادەکان ئەتدەبی بە پێی ڕێنماییەکانی هاتوچۆ ساقی بکەیت یعنی ئێمە لە ساڵی 2024 زادەکانمان ئی ساڵی 67کانە بەرە ساڵی حەفتاکانە بەڵام ئەمە چ بکەین دەسەڵاتمان نییە کە زادەکانمان لۆتان نەکرێ دەبی ئەمە خۆمان چاپ بکەین و خۆمان پرسیارەکە ئەلێرەشە بەڕاستی منێکی هاوڵاتی کە بزانم حکوومەت کەم تەرخەمە و ڕێگاوبانەکان وەکو پێویست چاناکە و چاودێریەکی بەو شێوەیەش نییە لەسەر من چی پێویستە بیکەم لەسەر من ئەوە پێویستە خۆم لەگەر ئەو زەوەی بگونجێنم کە ئەو حکوومەتە بەسەرمانی داینە یعنی بۆ نمونە پابندی هاتوچۆبی مەسەرەن لە حەدی خۆی تێنە پەڕێ بۆ نمونە ئاگای لە خۆ بێ قوربان جان دەری 100% ئاگەر لە خۆت بی هەر وەکو چۆنیش رب العالمین فەرموویەتی ولا تقتلوا أنفسكم بەدەستی خۆتان بەرەو تیاچون مەدەن خۆتان بەدەستی خۆتان مەکوژن ئەمن بینی کۆیە و هەولێرێ 80 هەتا 100 زیاتر نییە من لە 160 لە 170 بڕۆم دەبی چاوەڕێی دەرەنجامەکەی بکەم و چم لێ بەسەردێ و چ بەسەر خەڵکی کەش دەینم ئەوە یەکەچی دیکەش لە خاڵەکان ئەوەیە ئەو ڕۆکە هەر ڕوودا بەداخەوە هەر ڕووداوەشی هاتوچۆ کە ڕوودەدا یەکسەر کابرا دەبێ هیچ شتێک جارێ دەرێ با بچم کاکە بڕۆن هەر ئەو ڕۆکەش لە سزم بەری بدەن کاکە سەبرێک بگرە ئاخر وەڵی گوناحباری عەفوی بکەیت والله بالله ئەگەر کابرا بە ئەنقەست و بە عەمدەن و ئینجازەی نەبی و ئەو شتەی بەسەر توی نابی عەفوی بکەی خۆی گەورە لێ پرسینەوە لەسەر دەکات قەزا و قەدەر بێ لە خارجی ئیرادەی ئینسان بێ بابەتێکە بەڵام ئینسانەکە خۆی سەبەب بێ ینی حەقە بەڕاستی محاسەبەیەکی باش بکرێ ئەم لەگەر ئەو سەبەبەمە کە جەنابەت ئاماژە پێێت دەست خۆش بڵێ دەستەکان خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس باوکی بینایی خوای پەروەردگار بینایتان بۆ بێڵێ و هەر میشە لەسەر کەوتندا بن ینی تۆ سیر کە لە ساڵی 91ەوە کە ڕاپەڕین کراوە لێرە تاوەکو ئێرە ئەمە حکومەتێکمان هەبوو و دوو ئیدارەمان هەیە و دوو ئیدارەیە وەکۆ بەڕێز ئاماژەی پێک بەڵ کاکتوانە سڵاوی خوارد لێبێ کاکتوانە لە هەولێر سڵاوی خوارد لەبێ کاکتانە جان باشی بە قوربان بەنامەزێکتان لە ساحات چوو سیار و شتی وایە وەڵاهی لەسەر ڕێگاوبانە لەسەر ئەو هەموو ڕووداوەیە کە ڕوودەدا چێ بەرپرسە ئایا ئێمەی هاوڵاتی بەرپرسین حکومەت بەرپرسە چییە چۆنیە ئەم هەموو ڕووداوە وەڵای بەڕێزیم با مخڵەتێکم قوربان لە وڵاتی خەڵک لە کامیری دەبە ملیۆن پارەی دەدە کەس حکومەت لێ پێچینە ئەوی لەگە ناکەوەی مۆزوعەکە لە خاری سیارەی داژێ 12 پۆینت هەیە 12 پۆینت ئیجازەکە لێوە کەس ئیجازە منێک لێ بیستینم لێرە 12 کەشتە ڕۆژێ بکوژی ئیجازەکە لێ ناسینەوە نا ئێرە زۆر ئەتیادیا دەڵێ بەس هەڵەکەی بکە و پارەکەی بدە بڕۆ بەداخەوە بەفعلی ئەگەر وەکو ئەوروپای لێبێ لەگەڵ هەر ڕووداوێک لەگەڵ هەر هەڵەیەک لەگە هەر تاوانێک کە شۆفێرێک دەیکا پۆینتێک لە مۆڵەتەکەی لێ بکرێتەوە چۆن دەڵێ کەم بکرێتەوە لە نەتیجە لە ئەوروپای مەسەلەن سیارەی داژووی پۆینت هەیە 12 پۆینت هەیە بەڵێ تێدەگەی هەنا بەڵێ گیان بەس لێرە هیچ پۆینت و شتیوان نییە هیچ کەس داژۆی یعنی غەرامەی دەکرێت کەس لێ پێچینەوەی لەگە نییە ئەوەی مۆزوعەکە سەرپێچی بکە و غەرامەکەی بدە و بڕۆ بەخێرچی بەڵێ دەستەکان غەڵەتەکە بەڵێ دەستەکان خۆش بەڵێ کاکتوانە دەستەکان خۆش زۆر سپاس بە قوربان زۆر سپاس باوکی یەحیا لە چەمچەماڵ سڵاوی خوارد لەبێ باوکی یەحیا باوکی یەحیا ئەم کاتت باش السلام عليكم موسى وعليكم السلام ورحمة الله باش برا سلامت بیا اخوان سەمسەماڵ چۆنە گەرم نەبووە والله باشە لەخوا بەزیادە هێشتا باشە باش الحەمدولله ئارەڵە باشە فێنەکە بەڵێ تۆ پێ دوایە ئەو ینی ڕووداوانی هاتوچۆ چێ بەرپرسە کاک باوکی یەحیا والله مامۆستا خۆی ئەوانە خۆیان بەرپرسن ئەو کەسانە ئەو کەسانی کە تووشی ڕووداوی هاتوچۆ دەبن خۆیان بەرپرسن بەڵێ هەندێکیان زۆریان هەیە تو بۆ نمونەچێت دیار گۆمێک بەڵێ ئەزانیم مەلە نازانی ناچێنەوە یان ئەچێت دیار ساخێک ئەولاتریان ئاگرێکە دەستی بۆ نابێ وانە ئەی بۆ نمونە یەک سایدی ڕێگاکان ئەویش هۆکارێک نییە
ابي يكسايل لقال انك خذ بقول تو اشت بازار كثير بارزي باي او بارز دورغري بس امرو عندك كثير معاشي بلاجه سياري جواني فيها بس او كايشين تو حسابه كناكا اما سري زادو بانديوا يعني بابتك بدر بابتي زادوبان ما مثلا تو مثلا اشي بو شويني اگر شو بي لايتي بو خود دو اشتك بو خود بو در ما كده كشمان واي بلا معنا زوري معاشي بلاجه يعني تلت بغابه العشر متدعمه عادي سياري جواني بس الخلق دس خلق شنو ده يجاوايا دس كابراش كده او كبار يرانا كان او يكيشكا واي اي بون منا استا كريغري لو همو بار هالقرده كري لناقرن لبين الشاركاني وهوليرو بن سليماني هاتشوب كان دلين ام بار هالقرانا رجاكانيان همو خراب كرت رجاكاني جوكو بيويزنين اي امس والله اي وكاله كبر رجاك شو خرابني بلا قلت كاكا همو على كان كذا داتون النية تستكان بس اوقات جوانا يعني مسألة وني بارك لو تاوي جرميانا كابرا رويدة شياد مليا لسريوانيا والله من براستي ناتوانم هيك قصيق لسه اوي بيني كفري وكلار بكم دبروي ما كش ما سايقي ما قدر جاوا سايقي لدوا اما تشكل ناو واقع كدانين اقامان لخدي روداوكو ولا شوازي روداوكو او مرورانی کچونا او تختیتای کراوه چیت اما بارد چون او چونی ام نایزانم بو ناتوانم مکخم مکروجنامه نووسێکی قسە بکەم تەنها دەڵێم خۆی پەروەردگار بۆیان سەهل کە ئینشاءالله ڕووداوی لەو جۆرە ڕوو نەداتن والله کشما پێمان ناخۆشە بەحەقەت پێمان ناخۆشە ئەوە دەبێ لایەنی پەیوەندیدار ئەم بابەتە یەکلا بکەنەوە کە ئایا چێ سبب بووە و چێ هۆکار بووە چۆن دەڵێت چێ خەتای هەبووە زین چۆنە ئێمە دەرس وەگرین بۆ نمونە دەستەکانت خۆش باوکی یحیا زۆر سپاس دەکەم من تێبینی شتێکم کردووە بۆ نمونە لە هەولێر لە 100 مەتری لە هەندێک شوێن دیقەتم داوەتێ بۆ نمونە لە جادەی مەخموور تا جادەی مووسڵ ئەو خەدەمیەکەی ئەولا ینی خۆی قیر دەبێ دوو قات قیر بکرێت یەک قات کراوە ڕەسیفەکە ئەوەندەی با دیارە بۆ شەماوە کە یەک قات قیریش کراوە ئەو جادەیە تەحملی ئەو هەموو سەرما و گەرما و سیارە و بینەوەبەردەی ناکە ئیدی چاروچۆڵ و چی لێ پەیدا دەبێ دەبینی ئەوە ئێستا کە دەبینی زۆر جار لە بەتایبەتی لە کاتی باران دەبارێ ئەو ئاوای لێ دەکات کەس نازانێت تاسە و چاروچۆڵەکان لەکوێنە کاک محمود لە پیرەمەگرون سڵاوی خوات لێبێ السلام عليكم صلاة إخوة جنابه عليكم السلام ورحمة الله إليه راجعون إنا لله وإنا إليه راجعون بولاي إخوة جورا وراضين بقدر إخوة جورا بلجة إخوة جورا سبوري كسكاري أو تلفانا باته يا ربي إخوة جورا صاي عاجل بو دين دار كان يا رب العالمين اللهم آمين والله برابر رزقكم والله برابر رزقكم هموي أجرن موضوع صلاتي حكومتي هرمي كردستان شلون؟ عند صلاة الجندلة علمانية السمسارة خير رجاء بدريجاي كوي كدروز بوا هر خريجي خير رشتن بوتا والله كان من أجر باشا قدسي شيش كانوا تو بصر أم طاقية والله همي وكاري بردينا كذني أم حكومتي ككنال جيدانا خلق كنال عندنا وخلق برو فسادي وبرو بدروشتي وبرو بد أخلاقي بري يكاك أمي لا تشي في ربيه يعني أما لا أجر لا يقول أما وايا خطأ خلصة والله أو حد الصلاة أجر لا يقول جادية والله حد الصلاة والله من خدنا على ملة يما زور ملتي شي مسلمانه ملتي ديجستوا يعني دتوي بلاي كاك مسلمان كاك محمود دتوي بلاي حكومات نابي جادوبانەکان لێ بگەڕێ بۆ ویژدانی شۆفێر و بۆ ویژدانی خەڵک دەبێ جارێ لە لای هێروە ئەزانین چۆنە جادەکان بک بە دووسایت و خەت و خطوتی بۆ بکە و کامێرە دابنێ و چاودێری بکە پۆلیسی ڕێگاوبان هەبێ و ئەو کاتە چێش سەرپێچی کرد بە حەقی خۆی وەرگێ بەڵام بەڕاستی مانی خەڵکێک پێی وایە کە یەکسایدی ڕێگاکان هۆکارێکی بەڕاستی سەرچیە بۆ ئەم هەموو ڕووداوە حقيقة بلان حكومة ماني كردوها النخير آية ماني كردوها آية غير ميدانا وآية غرامي دانا وآية أمستاني همي كردوها النخير آية جادو رقاباني شا كردوها أي شان صالة شي كردوها إذا والله من بالقرآن من أجر ها سيدي أجر
اگر امانم بۆ ناکرێت واز لە حکومەت و حکومەتداری هێنە مەمەچی دەسەڵاتێکە وڵی خوامە وڵی بەس دەسەڵاتی پێنام نازانم لە چۆ دەرهاتووە زۆر سپاس کاک ناو ئیبلیس و ئەبوو جەهل و ئەبوو لەهەب و ئەمانەن سەرخۆشی چیەکە ینی سەرۆکی حکومەت سەرخۆشی چیەکە سەرخۆشی چیەکە جارە جادەکانی چاکە جارێ بچێتەوە بە کەناڵەتی چوبوچەکانیە. زۆر سپاس کاک محمود دەستەکانت خۆش لە پیرەمەگرون کاک ئیبراهیم لە حاجیاوا سڵاو. بەڵێ کاک ئیبراهیم. بەڵێ کاک ئیبراهیم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشی بە قوربان ئەحواڵتان باشە؟ سپاس بە قوربان بەڕێزی. بەڵێ وەڵی حەق خۆشە ئەگەر چی تاڵیش بێ. زۆرم پێ خۆشە بەڕاستی پێم خۆشە کە پێوەنی کردو. بڵێ بڵێ ڕێزداری فەرموو. بەڵێ بەڵام والله ما مشجع خط الرجال أنا مرة كنت أتجانا وحكيتك أنا من قبل قال أنا كسرنا بدأ قبل خلاص أنا قال أنا كذا ولا يزال بعد كده فاتحين وقالوا بس وأنا هراي نجد يقصد هراي نجد أصلا كيسينا أو هراي نجد كيسينا أو كذا في جسدك يعني والله ما مستع يعني كتاب بقول يا أو كده حامين ما قال أنا كمان صراحة لما ما أعرف ما تكلم ما تكلم أنا كان كنت أتكلم يا رجال أنا بس أنت كات حتى كذا تقول فاهم بقى کاک ئیبراهیم جان کاک ئیبراهیم پێم خۆش بوو بە حەقەت پەیوەندیت کرد و پرسیاریشم هەیە لێت ناپرسم لە سپلەیەکی ئەنی چۆن دەڵێ وەزیفیدای بەڵام ئایا باز لەوە دەکرێت کە بار هەڵگرەکان زۆر لە حەد و لە ئەوەی خۆیان زیاد بار دەکەن شتی وا هەیە؟ باشا بكلام دكتور بدرس يجي لقى كم عارف الشرط اللي قال يعني اللي قالوا كيف مشكلتي أنا حكمنا معهم عاشد ومعاش كتجوا على إذا ده كيف ما بيجي معاش يعني يعني أو بيوسنا برجاني خلق وتو أم سعره كاك إبراهيم كلحد خوي تشاندين تنبار دكا هيس كنترول شيء لدز نامينه براستي كم كده كي كابلا خو كده بقى كم كده كي كده لما كابلا نصل كيف خو كده كم كده كي مداخل يعني في صدر ذيك الرقم اللي في ذاك الرقم يعني كانت تقول أنا وصي أنت أصلا كانت تستلقى من هذا الجزء ما بيشوفوا هنا تعرف كيف حاجة حمل كنت ما أنا بحمل ولا حرجع بعمل حكمتك أمش جات الآن في ما عليه في الذكاء أنا خذ في ذا والله ما نصير بجوا كبر لك أنا جاي أحكي لك بس كانت خوش كاك إبراهيم جان نا قوربانی تۆ زۆر ڕاستە بە فعلی بەڵێ کەس ئینکاری ئەوە ناکە کە ڕێگاوبان خراپە بەڵام بە حەقیقەت پابەندی خەڵک بەڵێ بەخوا دەزانم نانا من دڵنیام خەڵک پابەند نییە خەڵکێکی زۆریش پابەند نابێت وایە نەتۆ ویژدانی خۆت ینی تۆزێک بەڕێزی قوربانی تۆم کاک ئیبراهیم جان زۆر سپاس بێگومان کەم و کوڕی هەیە لە حکومەت و کەم و کوڕیش هەیە لە خەڵک لە پابەند نەبوون هەیە دەستەکان خۆش بێت سپاس دەکەم بە قوربان زۆر سپاس لە حاجیاوە دەسمەت شۆمان کاک هەنگاو سڵاوی خوات لێ بێم کاتت باش سڵاوی خوای لە جەناقت و وەلا هەموو کارمەندانە سپاس کاک هەنگاو ڕێگای هامڵتۆنیش ئی ساڵی 67کانە ئەگەر زووتریش نەبێ بەڵێ کاک عازی ڕێگای هامڵتۆن وەلا عازی و مەرانەوە ئەو ڕێگایە هەتا سۆران هەتا سۆران و لەوێشەوە تا هەولێر ئەم ڕێگایە لە ساڵی سیەکان ئەندازیارێکی ئینگلیز بووە هامڵتۆن ئەم ڕێگایەی لێداوە لە ساڵی سیەکان من پرسیارم کردووە ئەڵێن لە سیەکان و وە لە سیەکان تەواو بووە ئەم ڕێگایە ئەگەڕێتەوە چەند کیلۆمەترە کاک هەنگاو لە سۆران با بڵێن سۆران چکۆ لە سۆران تا حاجۆمەران چەند کیلۆمەترە بە دەقیقی تۆمان بۆ سۆران 35 دقەڕەیە بە سیارەی وە لە تۆمان بۆ حاجۆمەرانی نیو کاتژمێرە لەوانەیە 70 کیلۆمەترێک دەبێ هەمووی لەوانەیە بەڵێ ینی ئەو 70 کیلۆمەترە لە ساڵی 92 هەتا ئێستا ئەگەر هەر ساڵێ
2 کیلۆمەترێکیان بکردا بە ئێستا لەوانەیە تەواو كان عادي بەڵێ جان وثيق عراقية جهات هندسة زورة نبوة أو بارها وزركان تانكركان همو دناو بيسايدي كومان دناو بازار دادين ودادين حتى الزحام في زور درس دبيت لقوا أملوريا بارها الجرانا وتنيا لو بازاركي بيسايد كراوا أول سير حتى هذا الشيء سوراني ولا سومان حتى هذا الشيء عاد يومران همو يكسايدا بله دەستەکانت خۆش کاکەنگاو بله یەکسایدا کاغاتی ئەگەر ڕۆژانە 10,000 لە داهاتی عاجۆمەران دابنرا بە ئەو 30 ساڵەی ئێستا هەتا سۆران و هەمووی دووسایت کرابوو بخوا برا مەسەلەکە بێپارەیی نییە بەس بۆ ناکرێت سەیرم پێدە نازانم کاک هەنگاو بمبورێت پەیوەندەکەی پسرا کاک پشتیوان لە ڕانیە سلاوی خوارد لێبێ کاک هەنگاو داوای لێبوردن دەکەین پەیوەندەکەت پسرا سلاوی خوا لە بەڕێزی باشی قوربان سپاس کاک پشتیوان گیان سلااو لە جەنابەت سلااو لە دەڤەری ڕاپەڕین تا ئێستا ڕێگاکانی دەڤەری ڕاپەڕین هەر هەموو یەکساییدا بەدەگمەن وەرزەم کلۆزێکی کراوە ئەگەر ئەویش تەواو نەکراوە نییە وەڵا بەڵێ جادەکانی دەڤەری ڕاپەڕین باشنی خراپن یەکسایدن بەتایبەتی دوکان ڕاپەڕین ڕانیە ئەوانە یەکسایدە زۆر خراپە بەڵام لە ڕاستیدا ئەمە قسێکی حەق بکەین ڕووداوەکانی هاتوچۆ پەیوەندی نییە بە خراپی شەقامەکانەوە لە یەکێک لە بەرنامەکاندا بەڕێز و تەبێژی بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەولێر دەڵێ لە دوای تەواوکردنی شەقامی 120 مەتری ڕووداوەکانی هاتوچۆ زیاتر واتە کەمیان نەکردووە زیاتر بۆ لەگەڵی شەقامەکە باشترەوە ینی بەڕاستی یەک شت زۆر گرینگە ئینسان تۆ فێریکردن ئەدەب و هونەرە دەبێت ئینسان بەر لە هەموو شت ئەدەبی هەبێ ئەنجا هونەری شە بەڵێ تام بۆ خۆم کە شۆفێری دەکەم تەرکیزم لای یەکتە ڕەنگە ئەمن بەهۆی ئەوەی سەرکێشی دەکەم بە خێرایی تیارەکەم لێ دەخڕم ئەو خێرایە من ببێتە هۆکارێک بۆی کەسێک گیان لەدەستدا کە ڕۆژانە ماڵ و منداڵەکەی تاویان لەدەستی ئەو باوکەیە کە دێتەوە دەگەڕێتەوە پاڵەوە هەدیەکیان بۆ دێنێ خواردنیان بۆ دێنێ کاتێک کە تۆ دەبێت سەبەبی مردنی ئەو باوکە عایلەیەک سەرگەردان دەکەی ئەگەر حتا عایلەکە خانەوادەکەی حکوومەتیش تۆ بەریتیان لەو تاوانە و لێت خۆش بن نابێت ئینسان بۆ خۆی لە خۆی خۆش کە تۆ ژمارە تەلەفۆنێک بۆ ئەبەر دادەخرێت کۆمەڵێک منداڵ بۆ هەتایە تاویان جارشکن ناتوان بە کەسێشتە بڵێنەوە باوکە یعنی عایلەیەک سەرگەردان دەبێت دیگە لەوە ئەم ئافرەتە ڕەنگە هەزاران مختانی تۆ بکرێت تووشی هەزاران دەردەسەری و کێشە دەبێتوانێ ئەوە هەموو لە ئەنجامی چدا بوو لە ئەنجامی ئەوەی تۆ سەریا دەڕێت من داوایەکم لە شۆفێرانی بەڕێز کایە سەریح مەڕۆن با شۆفێرانی شیکە بیان و بۆ نێنەوانێ شەقامەکان خراپن وەڵای حکومەتەکەمان زۆر خراپە شەقامەکانمان زۆر خراپن بەڵام ئینسان دەکرێت بە تۆتێک بە هێواشی تۆ شۆفێری بکە تابەن بە بە ڕێنمایەکانی هاتچەوە خۆلانی کەم حادیسەکەم دەبێتەوە بەخوا تاوانە یانێ تۆ سەریع بڕۆی بڕیاری غەڵەت بێت لەسەرەوەی کە هەموو شلانێ بەخوا سەفەری سلێمانی هەولێر لەوانێ دەدەقەتارێک بەسە پێم وانێ لەو دەدەقەتارەکەی لە دەست بێت بەخوای ڕاست دەستەکانت خۆش باوکی کارزان کاک پشتیوانجان عەفوەن دەستەکانت خۆش زۆر سپاس کاک پشتیوان کاک باوکی کارزان داڕان لە سلێمانی سلاوی خوارد لێبێ السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. صلاة لجناب لبينراني. صلاة لتوبة قربان دستكان خوش. من عملية سرخوشي لكسكاري أو قرباني أنا بكم وسواش عقبنا وش إن شاء الله بإذن إن شاء الله اللهم آمين. بينراكان. بله. برای الرزم لراسية كنت الخميو تواني حكومتي تيايا أمر دعوانا راسه حكاري زورن لسروي هموشانو أما قدري الله قمان لونيها بەڵام لە دوای ئەوەیش ئێمە ڕێگاوبانەکانمان خراپن ڕەنگە ئەگەر ئەو جادەوبانانەیشی کە تۆزێ چاکریاوێ تەنها بۆ ئەوێتانێ کامیرێکی لەسەردانن و غەرامەی خەڵکی پێ بکەن و کۆمەڵە لەو بابەتانە بەڵام لە دوای ئەمەیشۆ ڕەنگە تاوانی شۆفێرە بەڕێزەکانیشی تیاوێت کەم تەرخەمی لە تون و تۆڵی سیارە و ئۆتۆمبیل و ئەمانەیانە یان تیژڕەویە بەڵام بە هەر حاڵ
لە هەموو لایەکۆ غەڵەتەکەی با بڵێن کەم تەرخەمیەکەی ئەگەڕێتەوە بۆ حکوومەت هەتا تەنانەت ئەگەر تیژڕەویشێ ئەگەر هۆکارەکەی تیژڕەویشێ هەر ڕەنگە تاوانەکەی بگەڕێتەوە بۆ حکوومەت لەبەرەوەی نەیتوانیوە بەرنامەیەکی تۆکمەی بە شێوەیەک دانات شۆفێر نەتوانێت تیژڕەوی بکات. دەستەکان خۆش کاکارزان باوەچ کارزان سەرخۆشبێنجاگەر ڕێگەم بە یارمەتیم بی من لە چاکسازی گەورانەوە تەلەفۆنم کردووە زیندانی کاک باوەچ کارزان بەڵێ بەڵێ زیندانیم ئەوە 18 ساڵیشە لە ژوورۆ اینجا ئەوش نەکەی ئینشەڵا حەزەکەم لە ڕێی بم بورە کە ئەزانم بەرنامەکەتان تایبەت نەبوو بەم تەوەرە بەڵام زۆر ئاسایی لە خزمەت پەیوەندیەکەم کردو بەڵکو ئەم دەنگەیشمانۆک و سزادراوان بکات لە ڕاستیە ساڵانێکی زۆرە لێبوردنی گشتی دەرنەکردیا و دوای ئەو پەرلەمان هەڵۆشیاتۆ ئەوە بابەتی هەڵبژاردن ئەکرێ و ناکرێ و نازانی ئەکرێ و نازانی ناکرێ و هەموو گیر و گرفتەکان و کێشە و مشکلەکانی ئەم هەرێمە گوازراوەتەوە بۆ محکەمەی ئەتیحادی و حکوومەتی عێراق و ئەمانە ڕەنگە بڵێم تاکە بابەتێک کە باس ناکرێت بابەتی سزادراوانە جایوادارم لە هەموو لایەک من ناڵێم دانی دەسەڵات و لایەنە ئۆپۆزیسیۆن بۆ ئێمە ڕەنگە جیاوازیەکی ئەو تۆیان زین چۆنە باوەچ کارزان ئێوە یەخەی خوا بەرمەدەن ئێوە عێلاقە و پەیوەندی خۆتان لەگەڵ خوا بە قووەتکەن ئێوە لەوێ لەگەڵ خوا پەیوەندی خۆتان بە قووەتکەن ئێمەش دەدەری هەوڵ دەدەین ینی چۆن دەڵێ ها خوای گەورە دەفەرمێ ئێوە لە ئێوە هەرەکەت و لە ئێمەش بەرەکەت دەی خوای گەورە ئینشاءالله بەتان سەهل دەکا ئینشاءالله زۆر ڕۆیە کەماوە وڵای ئینشاءالله وڵای تر هیوادارم ئەم دەنگەیمان بگێت ئینشاءالله ئەوانەی کە داوا لە دادگای فدرالی عێراقەکەن چاوێک بە ژیان و گوزەرانی سزادراوانی شا بخشێنەوە و زۆر سپاس بۆ دەستەکان خۆش زۆر سپاس هیوادارم کە بەرپرسان گوێیان لێبێ و هەوڵ بدەن لێبوردنێک دەربکەن بە تایبەتی بۆ ئەوانەی کە دەمێکە لە ژوورەوەن و ئەوانی تیش کە ئینشاءالله خوای پەروەردگار ئاسانکاریمان بکە. کاک فەرمان دوا پەیوەندی لە هەولێر سڵاوی خوا دەبم کاتت باش. خوای لە تۆش بی. بەڵێ جان. بەڵێ کاک فەرمان ئەگەر دەنج تەلەڤیزۆنەکەت کەسکەی من مەمنونم. بەڵێ. کاکە سەلام عەلەیکوم. وعەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاه. بەڵێ گیان. باشی برای بەڕێزم. سپاس بە قوربان کاک فەرمان فەرموو. بەنسبەت بەرنامە بەڵێ گیان. بەنسبەت بەرنامە قسە بکە برا. کاکە برا. هەرهاوشتن یعنی بوویتە زەبها لە کوردستان. بەداخەوە وڵا بە فعلی ینی لێخوڕنی خێرا لەوانەیە ئەگەر کۆنتترۆل نەکرێ بەڕاستی دەرێکی کوشندەیەویش. بەڵێ. یعنی بوویتە کاک فەرمان وڵی داوای لێبوردن دێ دەکەم دەنگت ناگاتە لای من. دەستی هەر شوێنێک حادیسەیەک هەیە دەستی هەر جێگایەک ئەلو بەنسبەت ئێستا بەنسبەت ڕێگای کوێ بەڕاستی لەو ماوانە یعنی حادیسەیەکی وا لە ئێمە ڕوویدا سێ کەسمان ڕۆی بەڕاستی ئەمە لە زادەی کوێ لە ڕێی بەداخەوە جێگایان بەهەشت بێ ئینشاءالله بەڵێ. کەس یعنی خۆشی نما لەو زادەی هەتوو هاتۆکەی لەو ڕێی بەداخەوە. ئەزالێر من چیە یعنی ئەما دەچی سیارەی بەناو فایدە مروری دەبی بە سەعات دەسرە پارەکەی دەدرێن پارەی ڕستومە پارەی برێزەریبەی ڕێگاوبان و ژینگە و ڕێگاوبان و ژینگە ئەوانە دەدەین لەوەی کەوا سبە ڕۆژێ ئەمە حەقی خۆمان دەدەین لە حکومەتی بەس حکومەتی تاقەتی نەدایتەمە ئەو دۆستایدی کوێ بەڕاستی یعنی گوێ خرایە نازانم یعنی دەبی چێ حالەتەی بەرپرزی هەر حکومەتی خۆمانە حکومەتی خۆمان بەڕاستی بەڵێ حکومەتەکەی خۆمان بەڕاستی یعنی ئیشی باشی کردیە هێستا چاوی بۆ شتانە دابخشێنتەوە
يعني دەچێ ڕێگاکەوێ بە خۆم چەندجاران هەراتیمە لەبەر سیارەکەی مەسەر خۆرێ لەوەی تووشی حادثەی دەبم بەڕاستی هیوادارم حکومەت تا بخشێنەوە ئەو بەڕاستی ئەم سەوتا. بەڵێ دەستەکانت خۆش کاک فەرمان زۆر سپاس بە قوربان سپاس بۆ هەمووتان سپاس هیوادارم حکومەت بەخۆی دابچێتەوە و کەمتەر خەمیەکانی چارەسەر بکە و ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان بە دووسایت بکە و هێماکانیش تند و تۆڵ بکە و هەروەها ڕێنمایەکانیش بە هەمان شێوە تند تۆڵ بکە و هیوادارم کە ئێمەی هاوڵاتیانیش پابند بین بە ڕێنمایەکانی هاتوچۆ و هیوادارم کە چۆن دەڵێ هەمومان ڕێز لە یاسا بگرین و هەروەها هەمومان پابندی ڕێنمایەکان بین بۆ سەلامەتی جانی خۆمان و لەسەروی هەمووشانەوە هیوادارم کە حکوومەت ئاوڕێکی جددی لە دروستکردنی ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان بداتەوە کە بەداخەوە زۆرێک لە ڕێگاکان بوون تا ڕێگای مەرگ خواتان لەگەڵ.